إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. فرمایشتی خوای گەورە لە قورئانی پیرۆزا کە دەفەرمێت: وما تسقط من ورقة إلا يعلمها. خوای گەورە دەفەرمێ گەڵادارێک ناکەوێتە خوارەوە ئیلا بە ئەمری خوایە. ئیلا خوای گەورە عالم و زانایە بەوەی کە ئەو گەڵایە لەو دارە دەکەوێتە خوارەوە، فەرمان دەکا بەو دارە فڵان گەڵات لێ بکەوێتە خوارەوە، دەکەوێتە خوارەوە. باشە خوایەک ئەوەندە زانا و عالم و بە ئاگا بێت، ئەمە فێری ئەوەمان دەکات کە خوای گەورە کەوتنی گەڵادارێکی لێ بزر نابێ، لێون نابێ، ئاگای لێیە بە فەرمانی ئەوە. باشە دەبێت خوای گەورە ئاگای لە حاڵی تۆ نەبێ، ئاگای لە ئەو کەس لەوە نەبێ کە فڵان کەس زوڵم لە تۆ دەکات، ئاگای لە خەم و پەژاری تۆ نەبێ، ئاگای لە نەخۆشی و بەڵای تۆ نەبێ، ئاگای لە ئاواتەکانی تۆ نەبێ، قەت گومانی وا دەبیت نەبەخوا. خوای ئاگادار بێ گەڵادارێک چۆن دەکەوێتە خوارەوە بە فەرمانی خوایە. یەک گەڵادارێک لەم سەرزەوێتە ناکەوێتە خوارەوە ئیلا بە فەرمانی خوایە و بە عیلمی خوایە. هەرچی شتێکت هەبوو بە خوای بسپێرە، دڵنیا بەخوا هیچ ناخۆشیەکی تۆ لەو بزر نییە ون نییە، هەموو شتێک لایە و ئاشکرایە، کەواتە هەموو شتێک داوا لە خوا بکە. دڵنیا بەلەوەی کە خوای گەورە بێ ئاگا نییە لەوەی کە فڵانکە زوڵم لە تۆ دەکات، سوکایەتیت پێ دەکات، گوێنت پێ ئەدا، ماڵتە خوات، چونکە بەرامبەر ئەمانە کە زوڵم و ستەم دەکەن، کە سوکایەتی بە خەڵکی دەکەن، کە بێڕێزی بە خەڵک دەکەن، گوێن بە خەڵکی دەدەن، بەرامبەری ئەمانە دادگا و مەحکەمەیەکی پڕ لە عەدالەتی هەیە کە ڕۆژی قیامەتە. دینار بە دینار محاسەبە دەکرێن لەسەری هی فڵان کەست خواردووە، ئەبێ باجەکەی بدەن. بۆیە ئاگادار بە کە نەخۆشی وا نەزانی خوا ئاگای لێ تۆ نییە، کە خەمباری وا نەزانی خوا ئاگای لێ تۆ نییە. خوا زۆر عالمە، زانایە بۆی کە لە چی ناخۆشی و ناڕەحەتیەکەی بەردەوام ڕوو بکەرە خوا. بۆیە دڵنیا بەخوا هیچ شتێکی لێ بزر نابێ، وا نەزانی کاتێک کە تۆ لە ناخۆشی و ناڕەحەتی و ئێش و ئازارای خوا ئاگای لە تۆ نییە. نە، دڵنیا بە ئاگای لێتە، ئاگای لە ترپەی دڵتە، ئاگای لەوەی کە لە دڵتا هەیە، ئەوەی کە بە زمانت دەیڵێی، ئەوەی کە لە ڕووت نایە بیڵێی. خوا ئاگاداری هەموویەتی. خوای گەورە دەفەرمێ لە قورئانی پیرۆزە باسی فەزڵ و گەورەی خۆی دەکات، ناز و نیعمەتەکانی خۆی دەکات بۆ یەکێک لە پێغەمبەران، سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ، کە داود پێغەمبەرە صلی الله عليه وسلم. خوای گەورە دەفەرمێ: یا جیبال ئەویبی معه والطیر وألنا له الحدید. خوای گەورە ناز و نیعمەتێکی زۆری بەسەر ئەم پێغەمبەرەدا سەلامی خوای لەسەر بێ بەخشی بوو، ڕژاندە بوو. خوای گەورە سەیریکە فەرمانی کردبوو بە شاخەکان، شاخ ئەو شاخە گەورانە، یا جیبال ئەویبی معه، ئەی شاخەکان لەگەڵ داووددا ذکری خوا بکەن. دەیوت سبحان الله، شاخەکان هەمان دەنووت سبحان الله، الحمد لله الحمد لله. خوا شاخی مسەخەر کردبوو بۆی سەلامی خوای لەسەر بێ. دەی شاخەکان ئێوە لەگەڵ داود پێغەمبەردا سەلامی خوا لەسەر بێ، کە سەوتێک و دەنگێکی زۆر زۆر خۆشی هەبێ، سەلامی خوا لەسەر بێ، سەوتی زۆر خۆش بووە. دەی شاخەکان ئێوە لەگەڵ داووددا ذکری خوا بکەن، ئەو چی وت ئێوەش بیڵێنەوە. والطیر، نەک تەنهارەوە، بەڵکو باڵندەکانیش کاتێک کە دەیوت سبحان الله، شاخەکان و باڵندەکان و ئاژەڵەکان هەمویان لە دوای ئەوە ئەو ذیکریان دەوت کە ئەو دەیڵێت. ئەمەیە فەزڵ و کەرەمی خوا بە کەسێکی ببەخشێ. وألنا له الحدید، یەکێتر لە نیعمەتەکانی خوا کە بەخشیوی بە داود پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ، شیش و ئاسنی بۆ نەرم کرد بوو. ئاسن بە ئاگر نەرمە بێ، بەڵام ئەو بەبێ ئاگر
هەر ئاسنێک بیویستایە بەکاری بهێنێ وەکو دارێکی تەڕی بچووک ئەم دیدی پێکرد و ئیشکانەوە لاری ئەکردەوە ئەی قەوسی ئەکرد. ئەمە نیعمەتی خوایە، ئەوە نیعمەتی خوایە. بۆیە ئەوە فێری ئەومان دەکات کە خوای گەورە بیەوێ شتێکت پێ بدات، ڕێزت لێ بگرێ، شتێکت بۆ پێدەبەخشێ کە بەلای تۆ مستەحیلە، بەلای تۆ هەر مەحاڵەشتی وا ببێ، شاخ لەگەڵ تۆدا زیکری خوا بکە مسەخەر بێ بۆ تۆ، باڵندە لە ژێر فەرمانی تۆدا بێ بە فەرمانی خوا، ئاسن وەکو شتێکی ئاسایی بەکاربهێنی، نەرم بێ، نەرم بەبێ ئاگر نەرم بێت. تۆ شیشێک دەوێ گەرمیکەی، ئاسنێک دەبێ گەرمیکەی بە ئاگر، بەڵام ئەو بەبێ ئاگر بەکاری دەهێنا. چۆنی بیویستای ئاوا بەکاری دەهێنا و بەبێ ئەوەی هیچ ڕەقی و گرانێکی تێدا بێت. سولەیمانی کوڕی سەلامی خوای لەسەر بێ بە هەمان شێوە خوا جنۆکە و ئادەمیزاد و باڵندە و تەیر و هەموو شتێکی بۆ مسەخەر کرد و با لەژێر فەرمانیا بوو، فەرمانی ئەکرد ئەی با فڵان شوێن کاول کە کاولی دەکرد تەواو. وأسلنا له عين القطر. سبحان الله. سليمان سلامي خوای لەسەر بێ خوای گەورە چۆن کانی ئاو هەیە، ئاوا کانی هەبوو مسم و مس، ئەو کانیە وەکو مسی تواوە دەڕۆشت و بەکاری دەهێنا بۆ ئیشەکانی، بەبێ و خۆی بیتاوێنێتەوە کانیەکە خۆی مسی تواوە بوو بەکاری دەهێنا، چۆن بە ئاسانی ناتاوێتەوە. بۆیە هەر شتێکە مستەحیل بوو بەلای تۆوە بەلای خوا مستەحیل نییە، لە خوا بپاڕێرەوە، خوا بێوێ پێت ببەخشێ، هەموو دنیا بەرەنگارت ببێتەوە هەر پێت دەبەخشێ، شتی وات پێ دەبەخشێ بە خەیاڵتان نەهاتووە، بە عەقڵتان نەهاتووە. خوا زۆر بەتوانایە، کەواتە هیچ کاتێک شتێک کە قورس بوو بەلای تۆوە بە قورسی مەزانە لای خوا، لای خوا زۆر ئاسانە. زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆتە ساڵەوە ئەختیار بووە، بێتاقەت بۆتە پیرەمێرد، پیرە پیاو، خێزانەکەشی پیرێژنێکە، خوا مناڵی پیان نەداوە، مناڵیان نییە. دەڵێ خوایە گیان ئینی وەهەنە العەظم منی، خوایە گیان خۆت ئاگداری من ئەختیار بوومە، هێزم تیا نەماوە، ئێسقانم لاواز بووە، لاشەم لاواز بووە، بێتاقەتم بێزارم بەهۆی ئازاری ئەختیاریەوە، سرم سپی بووە، مووەکانم سپی بوونە، خوایە گیان منداڵێکم پێ ببەخشە لەم ئاخری پیریە. ئاخر کەسێک تەمەنی لە سەروی 80 ساڵ بێ، پیرێژنەکەی پیر بوو بێت و لەگەڵ ئەوەشا پیرێژنەکەشی سبحان الله خوای گەورە دەفەرمێ مناڵی نەئەبوو، هەر بە گەنجیش مناڵی نەئەبوو. چۆن خۆمان پێ دەڵێن فڵان کەس نەزۆکە، وەرە داوا بکە لە خوای گەورە مناڵت پێ ببەخشێ لە کاتێکە خێزانت نەزۆکە و هەر منداڵی ئەسڵەن نابێت، لەگەڵ ئەوشا پیرێژنێکە چۆن دەڵی ددانی لە دەمان نەماوە. ئەمە شتێکە بەلای تۆ قورسە، ناو کۆمەڵگاتا زۆر قورسە، بەڵام لای خوا قورس نییە. شکاتی خۆت بەرە لای خوا، زەعیفی خۆت، خوا گیان باسی زەعیفی خۆی دەکا، من ئاوام و ئاوام و ئاوام و خۆی دەشکێنێت و بەرامبەر بە خوای گەورە، دەی خوای گەورە خێزانەکەی بۆ چاک دەکاتەوە، یەحیای پێ دەبەخشێ سەلامی خوای لەسەر بێ، حتا خوای گەورە خۆی ناوی دەنێ، کوڕەکەتم ناو نایە یەحیا، سەلامی خوای لەسەر بێ. بەردەوام تۆش لەگەڵ خوای گەورەدا دەپاڕیتەوە، زەعیفی خۆت دەرخە، خوای من پێویستم بە تۆیە، من احتیاجی تۆم، من فڵان شتم لە تۆ دەوێت. ئەم داوای زەکەریا سەلامی خوای لەسەر بێ داوایەکی چۆن دەڵێ یعنی شتێکی سەرسوڕهێنەرە، عەجایبە، پیرەژینە و پیرە پیاوێ داوای منداڵ بکەن، تەمەنیان بەسەر چووە، بەڵام لای خوا هیچ شتێ قورس نییە، داوای هەموو شتێ لە خوا بکە. بەڵێ خوای گەورە یەحیای پیان بەخشی سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ. بۆی ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لەبێ دەفەرمێ ئەگەر لەگەڵ خوادا تەنها بوویتەوە، داوای شتێکت لە خوا کرد چەند جارێک خوا پێتی نەبەخشی، لەگەڵ خوای پەروەردگارە ڕەوشت و ئەخلاق و ئوسلوبی مناڵ بەکاربهێنە. مناڵ وتیان چۆن مناڵ بەکاربهێنین؟ ئوسلوبی مناڵ چییە؟ ڕەوشتی مناڵ چییە کاتی داوای شتێ دەکا؟ فەرمووی مناڵ کاتێک شتێکی دەوێت داوای دەکات دەگری هەتا ئەیدەنێ، ئەوەندە ئەگری ناچارەبی بیدەیتێ. بۆیە تۆش لە خوا بپاڕێرەوە، بگری بڵێ خوایە گیان فڵان شتم دەوێ، لای تۆ ئاسانە.
ئوسڵوبی مناڵ بەکار بهێنێ لەگەڵ خوادا ئەگەر خوا شتێکی پێت نەبەخشی بگری بە زەلیلی بە داماوی بڵێ خوایە فڵان شتم پێ بەخش. جا بزانە چۆن خوای گەورە پێت دەبەخشی، بزانە خوای گەورە چۆن دڵخۆشت دەکات. بەس گرنگ ئەوەیە خۆت بە کەسێکی بچووک بزانی، بێگومان بچووکیشی بەرامبەر بە خوای گەورە. باسی زەعیفی خۆت و لاوازی خۆت و داماوی خۆت بکە، شکات بەرە لای خوا. ئەوەی کە دەتەوێت داوا بکە و چۆن منداڵێک داوای شتێک دەکا بە گریانەوە، تۆش داوا بکە لە خوای گەورە. خوا دەوڵەمەندە، سەخیە، بە ئیزنی خوا هەموو شتێکت پێ دەبەخشێ. کەواتە ئەم ئاەتانە فێرمان دەکات هیچ کاتێک بێ هیوان نەبینە ژیاندا. هەموو شتێک لای خوا ئاسانە، بەس لای ئێمە قورس و گرانە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین خوایە گیانمان خەیتە بەهەشتەوە، خوایە گیان ئاگری دۆزەخ بە دوورمان کەی، خوایە گیان خۆشی و شادی بخەیتە ناو دڵەکانمان و ئیمان و تەقوامان زیاد کەی. ئامین یا رب العالمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. فرمایشتی خوای گەورە کە دەفەرمێ یا لەیتەنی قەدەمت لحەیاتی، ئینسان لە ڕۆژی قیامەتا دەڵێ خۆزگایە بۆ ئەم ژیانەی ئێستا زیاترم پێش بخستایە، زیاتر خۆم ماندوو بکردایە، زیاتر عیبادەتی خۆم بکردایە. ئەمە فێریەوەمان دەکات ئەو ئاواتەی کە لە دوای مردنمان دەیخوازین ئێستا لە بەردەستمانەیە، لەوانەیە هەفتەکەی تر لە بەردەستمانە نەبێت، لەوانەیە مانگی داهاتوو ئەو ئاواتەی کە هەموو مردۆکان هەیەە ئێستا ئێمە لەو ئاواتەدا ئەژین. ئەوەی ئەوان داوای ئەکەن و ئاواتی بۆ دەخوازن ئێمە لە بەردەستمانایە. بۆیە ئەمە فرسەتێکە، ژیان فرسەتێکە، لەدەست خۆمانی نەدەین پێش ئەوەی ژیانمان کۆتایی پێبێ و ئێمەش بڕۆین بۆ لای ئەو کەسانی کە ئاواتیان گەڕانەوەی بۆ دنیا، بۆ عیبادەت و خواپەرستی. دەزانن دنیا کورتترین کەمترین مەرحەلەی ژیانی ئینسانە. دنیا ئێمە چەند مەرحەلەی لە پێشمانە. مەرحەلەی یەکەم دنیاە، لەوانە هەرێکمان 15 ساڵ 20 ساڵ بژین، 1 ساڵ 30 ساڵ 40 ساڵ 50. ئەمە مەرحەلەی یەکەمانە. مەرحەلەی ترمانەیە مەرحەلەی قەبرە، زۆر لە دنیا درێژترە چەند قات. دەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم 1400 ساڵە لە ناو گۆڕدایە. سەحابەکان بە هەمان شێوە ڕزای خوای نەبێ هەیە بە هەزارەها ساڵ پێش ئەو مردووە سەلامی خوایان لەسەر بێ لە پێغەمبەران و پیاوچاکان و ئەوانەشی کە خراپبوون بە هەمان شێوە. بۆیە مەرحەلەی دوای مردنمان لە دنیامان درێژترە. بۆ ئەم دنیای ئەوەندە خۆمان ماندوو ئەکەین، تەمەنێکی کورتمان هەیە. ئەی بۆ ئەو مەرحەلەی کە لە دوای مردنمان دەست پێەکە هەتا ڕۆژی قیامەت مەرحەلەیەکی درێژە، چەند هەزار ساڵی من نازانین. خەڵکی وایە دەیە هەزار ساڵ لە ژێر خۆڵایە، بە هەزارەها ساڵ. ئەمە مەرحەلەی دووەمی ئێمەیە. مەرحەلەی سێمان مەرحەلەی قیامەتە کە ڕۆژێکی ئەوەندە درێژە خوای گەورە یعنی ڕەحمە لێ نەکا، بەڕاستی تەحەمولی ناکی. 50,000 ساڵ ڕۆژی قیامەت و ساحەی مەحشەر 40 ساڵ بەس ساحەی مەحشەرە دەوەستی. خۆ هەندێکمان 40 ساڵ ناژین. کەواتە ئەو مەرحەلانەی کە لە پێشمانە مەرحەلەیەکی پێویستی بە زیاتر ماندووبوون هەیە. مەرحەلەی چوونە بەهەشت و جەهەنەم پەنا بەخوا ئەبەدیە و هەتاهەتاییە، ئەوە لە هەمووی درێژترە، بێ کۆتاییە. ئەوەی لە بەهەشتایە بێ کۆتاییە، ئەوەیشی لە دۆزەخایە پەنا بەخوا ئەگەر خوا لە دۆزەخ دەری نەکا و کافر و بێدین بێ هەر کۆتایی پێنایە. کەواتە ئەو مەرحەلەی کە ئێمە ئێستا تێدا دەژین کورتترین مەرحەلەی ژیانی ئێمەیە. بەڵام مەرحەلە درێژەکان هەمووی لە پێش و ماوە، بۆی ئەوان زیاتر پێویستیان بە زاد و تێش و ماندووبوون هەیە. ناکرێ بڵێ من بەهەشتیم و من گوناحم لێ و چیم کردو تەواو، نە بۆ نابێ. ئەو قسەی خۆتە، قسەی شەیتانە. خوا قەت لەسەر ئەو شتانە لە تۆ ڕازی نابێ، ئەبێ خۆت بەکەم بزانی. کەواتە بزانە ئێمە کۆمەڕە مەرحەلەیەک لە پێشمان و بۆیە ئینسان لە دوای مردنی دەڵێ خۆزگایە بۆ ئەم ژیانانەی کە لە پێشما زیاتر خۆم ماندوو کردایە. ئەمڕۆ دەتوانی خۆت ماندووکەی. جەنابەت بەڕێزت ئامادەنی بچارێکی زوود بێ بۆ مزگەوتەکە بەتەمای چیت. یعنی ئەوە کارەساتە دوای بانگ لە ماڵۆ دەرەچیت. ئێ شەرم ناکەی جومعەیە، 2 جومعە، 3 جومعە، 4 جومعە، 1000 جومعە ئەوە هەڵ بۆ قەبر و قیامەتی خۆتە دەی؟ شەرم ناکەی مبارێکت دانەی زوو بێی؟ بەس هەتاکەی
هەموو مزگەوتەکان وایە. تازە توش بێ نوێشکەم کاکە توش نەبوویتە مە عیبادەتی خوایە، مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ بەردەوام سەریان لە سەجدەدایە، تۆڵی توش بوومە وەڵڵا بێزاری لە نوێش، وەڵڵا نوێشکردن ئاوا نابێ. هەفتەی جارێ دێ بۆ مزگەوت جەنابەت ئەو شەوێک بانگە درابێ مەلایکە ناو نەنووسێ. شەرمەزاریە بۆ ئێمە بەسە، با زوو بێن بۆ مزگەوت. قیامەت و مەرحەلەی زۆرمان لە پێشەوە ماوە. بەم شێوە خەمساردیە، بەم تەمبەڵی و تەوەزەلیە بەخوا خوا لەمان ڕازی نابێت، خوا لێمان تووڕە ئەبێ. تۆ ئامادەنی لەبەر خاتری خوا چارێکی زوو بی داوای فردەوس لە خواکەی چۆن نەبێشتیوە؟ با بە خۆمان دابچینەوە. یونس پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە ناو سکی حوتێکایە، قوت دراوە. فنادى في الظلمات. ئەمە فێری ئەومان دەکا هیچ کاتێک بێهیوان مەبە هەرچەندێ ژیانت ناخۆش بێ، هەرچەندێ لە قورسی و ناڕەحەتیا بی، هەرچەندێ ئازارت هەبێ، هەرچەندێ هەموو دەرگاکان لێدا خرابوو، بێهیوان مەبە. في الظلمات لە تاریکیەکانە. تاریکی چی؟ تاریکی ناوسکی حوت، تاریکی شەو، تاریکی بەحر. عالم هەموو تاریکێدا داوا ئەکا لەخوا ئەپاڕێتەوە، بێهیوان نییە. یعنی کێ لەو ناڕەحەتی زیاترەیە؟ تۆ لە ناو سکی حوتێکابی سبحان الله هیچ کەسێک نەتبینێت جگە لەخوا، هیچ کەسێک نەزانێت تۆ لەکوێی. لەم هەموو تاریکیەدا لە بەحرێکی قوڵە لە ناو سکی نەهەنگێکە کە نەی خواردووە نەشخنکا لەوێدا، چونکە فەرمانی خوای لەسەرە، نابێ بخورێ، نابێ هەزم بکرێ. سەلامی خوای لەسەر بێ ئالوێدا ئیعتیرافەکە خوایە من زاڵمم، من زڵم لە خۆم کرد کە ڕام کرد. سەلامی خوای لەسەر بێ خوای گەورە ڕزگاری دەکا، خوای گەورە ڕزگاری دەکا. فێری ئەومان دەکامە ئاەتە پیرۆزە ئینسان هیچ کاتێک هیچ شتێک بەلایەوە قورس نەبێ. ئینەما قەولنا لشەیء ئیذا ئەڕەدناه ئەن نەقول له کن فەیەکون. هیچ شتێک لای خوا قورس نییە، تەنها کون فەیەکون. هەر شتێک خوای گەورە دەفەرمێ بمانەوێ بیکەین، تەنها دەڵێن ببە دەبێت. تەواو لە سکی حوتەکە با دەرچێ دەرچوو، هەزمی مەکە هەزمی ناکە، ناخنکێ. ئینسان بچێت ناو سکی حوتێکەوە بێگومان نەخنکێ ئەگەر خوای گەورە ئیرادەی لەسەری نەبێ. کەواتە هەرچەندێ ناخۆشی و ناڕەحەتیتە بۆ ئەم ئاەتە فێرت دەکا بێهیوا مەبە، ڕوو بکەرە خوا، بەس تەنها خوا فریاد دەکەوێ، هیچ کەسێ فریاد ناکەوێ. کەواتە ئاگاداری خۆمان بین، بە خۆماندا بچینەوە، ژیانی خۆمان بۆ خوا تەرخان کەین، دڵنیا بە خوای گەورە لێمان ڕازی دەبێ، خوای گەورە دەمان خاتە بەهەشتەوە. کەواتە ئەمە بە کورتی چەند ئاەتێکمان باس کرد، فێری ئەومان دەکات ڕێگای خوا بگرین، هەرچیمان ویست لە خوا داوا بکەین. خوا دەوڵەمەندترین دەوڵەمەندەکانە، لە هەموو کەسێ دەوڵەمەندتر و سەخیترە. موڵکی کۆتایی پێ نایە، هەرچی بە ئێمە ببەخشێ لە موڵکی خوا کەم ناکە، بەڵام کەس شتێکت پێ بەخشێ لەڵێ موڵکەکەی کەم بکە. کەواتە ڕووکەرە خوا ئەوەی کە بەلای تۆ مەحاڵە قورسە گرانە لە خوا بپاڕێ و داوای بکە، لای خوا قورس و گران نییە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوشكان من بدأي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوه. يا ربي خواه هي مني وآرامي ولات من بباريزي خواه يان باراني برحمت من بباريني يا رب العالمين. خواه يان سركوتو من كي أواني ناخوشي وناراحتي وإيش وآزاريان هي يا ربي خواه الشفاء بدأي رحمة لي بكي كاريان بو آسان كي ناخوشي وناراحتيان لسلابري خواه يان لما راضي خواه يان من خبهشت وإما داما وضعيف وبيد صلاتين خواه يان توش دا صلاتته وبتوانو بهێزی خوای لێمان خۆش بە غەزەبمان لێ مەگرە بەهۆی تاوانەکانی خۆمانەوە. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.